ئەزیزانی NRT بەیانیتان باش من سەردەش غەفوورم ئەمڕۆ لە نەخۆشخانەی هیوا لەگەڵتانە بین بۆ بەشکردنی بڕگەیەکی نوێ سەبارەت بە بەشی منداڵان لە نەخۆشخانەی هیوا. بەشی منداڵان ئیشیان چییە؟ ئیش بۆ کێیەکەن، بۆ چ منداڵێکیەکەن، بۆ چ توشبوویەکەن، چارەسەر و ڕێنمایی فەرمون لەگەڵمانە بن وەریگرن فەرمون. ئەزیزان ئێستا لە نێو بەشی منداڵانی نەخۆشخانەی هیواداین کە لە ماوەی ڕابردوودا چەند هەفتەیەک ڕابردوودا کراوەتەوە گفتوگۆ دەکەین لەسەر ئەو نەخۆشیانەی مناڵان کە لەم بەشەیەدا دەمێننەوە و جۆری نەخۆشیەکان. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ دکتۆر زەردەش بەکر محەممەددا قسە دەکەین کە پسپۆری پایە بڵندە لە نەخۆشەکانی خوێنی مناڵاندا. دکتۆرم کاتت باش. هەموو کاتێکتان باش بەخێربێن. سپاس. دکتۆرگیان ئەتوانیت کورتەیەکمان بۆ باسکەی لەسەر بەشی مناڵانی نەخۆشخانەی هیوا؟ سەرەتا بەخێربێن سەرچاو. سپاس. ئێمە ئەم بەشەمان بەشی مناڵان لە نەخۆشخانەی هیوا ئێمە هەر لە چەند ساڵێکە هەرە هەمانە. بەڵام لە ئەم مودەیە جارێکی تر تعمیر کراوەتەوە. ئێستا بە شێوەیەکی زۆر پرۆفیشناڵانە و بە شێوەیەکی زۆر مۆدێرنانە تازە کراوەتەوە. هەموو بەشەکە چەند ژوورێک لە خۆی ئەگرێت. هەموو ژوورەکان بە هەموو ئەشیاکانی کە پێویستە بۆ نەخۆش تایە دابین کراوە لە ئۆکسجین لە هەموو ئەو جیهازانەی کە پێویستە. هەروەها بەشێکی تریشمان کە تازە کردوتەوە لەگەڵ ئەم تعمیراتەیە ئەویش بەشی ژووری عەزلە ئایزۆلیشن ڕوو بۆ ئەو نەخۆشانەی کە زۆر هیلاکترن لە چاو نەخۆشەکانی ترە کردومانەتەوە وەکو بیدایەتێک کە پێشتر نەماندوو. بەڵام ئێستا لەگەڵ تعمیرەکە تقریباً نزیکی 8 جێگەمان کردوێتەوە بۆ ئەو نەخۆشانی کە زۆر هیلاکن. لەگەڵ ئەم ژوورێکی ئێستا خۆتانی لێن ئەمە بەشی مناڵانە و هەموو شتێکی مناڵان کە پێویستێتی بۆ یاریکردن تایە کراوەتەوە. دکتۆر ئەتوانین پێیان بڵێیت ئەو نەخۆشیە باوانە چین کە لە مناڵاندا هەنوو کە سەردانتانەکەن ئەو نەخۆشیە باوانەی کە شێرپەنجەمە بەسمە کە سەردانتانەکەن چین ئەو نەخۆشە؟ بە شێوەیەکی گشتی ئێمە لە نەخۆشیەکانی خوێنە ئەکرێت بە دوو بەشەوە. ئەو نەخۆشانەی کە حاڵەتیان باشە پێیانڵێن بیناین یعنی حەمیدەن پاکن نەخۆشی شێرپەنجەنین لەگەڵ نەخۆشی شێرپەنجەیە. شێرپەنجەش بە شێوەیەکی گشتی ئەکرێت بە سێ بەشەوە. شێرپەنجەی خوێن کە لیوکیمیای پێوتێت، شێرپەنجەی لیمفەکان کە لیمفۆمای پێوتێت. جۆرێکی تر لە شێرپەنجەمان هەیە کە بە شێوەیەکی کوردی تەفسیل نیەتی بەست ئەوانە لانگەرهان سێڵ هیستۆسایتۆسس لەگەڵ HLH. ئەو نەخۆشیانەی کە زۆر باو ئێمە لە خەستەخانەکەمان لە نەخۆشخانەکەمانە هەیە نەخۆشی خوێنە لە جۆری لیمفۆسایت ئەکیوت لیمفۆبلاستیک لیوکیمیا کە ئەمە باوترین نەخۆشیە لە مناڵانە. بە شێوەیەکی گشتی ئەمیش ئەکرێت بە سێ بەشەوە ئەتوانین بڵین ئەکرێت بە دوو بەشەوە تی سێڵ لەگەڵ بی سێڵە. ئەم نەخۆشیە بە شێوەیەکی بەرچاو زۆر زیادی کردو لە خەستەخانەکەمانە. بەڵام ئەلحەمدولیلا و کۆنتڕۆڵمان کردووە و لەخوا بەزیابێت زۆر باشە و نسبەی نەجاحمان زۆر باشە. یعنی ئەتوانیت بۆ پێمان بڵێ بە تایبەت ئەو نەخۆشیانە چین کە تووشی منداڵانە بن کە لێرە سەردانتانەکەن ئەو نەخۆشیانە بە تایبەتمەند چەند نەخۆشێکمان پێ بڵێ تایبەتمەند بێ کە تووشی مناڵان دەبن سەردانی بەشی مناڵانی نەخۆشخانەی هیواکەن؟ بەڵێ وەکو وتم شێرپەنجەی خوێنی مناڵان لە هەموو نەخۆشیەکانی تر لە نەخۆشخانەی هیوا باوترە بە نسبەت مناڵەوە لە جۆری ALL ئەکیوت لیمفۆبلاستیک لیوکیمیا. ئەمە لە هەر هەمووی باوترە. زۆربەی نەخۆشەکانمان ئەم نەخۆشەیە. لە دوای ئەوەوە کە باو بێت لە لای ئێمە باسی نەخۆشخانەکەی خۆمانەکەین بە شێوەیەکی گشتی دوایەوە جۆرەکەی ترێتی ئەکیوت مایلۆبلاستیک لیوکیمیا کە AML. ئەم دوو جۆرە لە هەر هەمیان باوترن. بەڵام جۆری تریشمان هەیە لە لیمفۆما هەمانە و لە جۆرەکانی تریش هەمانە. جگەلەوە لە نەخۆشی خوێنە ئێمە نەخۆشی گرێکانیش وەرەگرین بەڵکو بەشی گرێکانیشمان هەیە ئەوە نەخۆشانشمان هەیە و لە خەستەخانەی هیوا لەگەڵمانە. بەڵێ دکتۆرگیان بۆ نمونە بڵێن تەمەنی ئەو منداڵانە چەندن لە چەند بۆ چەندان نۆرمال ڕێنجیان چەندە بۆ چەند کە سەردانتانەکەن لە چ تەمەنێکان؟ زۆربەی مناڵەکان لە تەمەنی 1 ساڵ تاوەکو 14 ساڵ هەمانە. بەڵام ئێمە کە ئەهێنینە ئەم بەشەی خۆمان بەشی مناڵان ئێمە لە تەمەنی بڵێن لە دایکبوونەوە وەری ئەگرین هەتاوەکو تەمەنی 18 ساڵ وەری ئەگرین. بەڵام ئەو نەخۆشانی کە زۆرتر لێرن لە تەمەنی 1 ساڵ تاوەکو 14 ساڵان. بڵێ دەکرێت پێمان بڵێ هۆکار هەرچەندە سەرەتان شێرپەنجە هۆکاری نییە بەڵام هۆکارە لاوەکیەکانی چین؟ بەڵێ ئێمە وەکو باسمان کرد هیچ هۆکارێک نییە بۆ ئەوەی کە پێت بڵێ ئەم کەسە تووشی شێرپەنجە ئەبێ لە مستەقبەلایان توش نابێت. هیچ سەبەبێکی ڕئیسیمان نییە هیچ سەبەبێک. بەڵام وەکو سەبەبی لاوەکی چەند سەبەبێکمان هەیە. لەوانە پیسبوونی جەوی وڵاتەکەمان کە زۆر پیس بوو پیسبوونی ژینگە ئەمە سەبەبێکە.
لەگەڵ بەکارهێنانی ئەو چەکە کیمیانی کە لە وەکو لە هەڵەبجە و لە شوێنەکانی ترا بەکارهێناون ئەمانەش هەر خۆیان سەبەبێکی ترن بەڵێ ئەوانە هەر تەسیریان ماوە و ئەشتوانی ئەمە دراسی لەسەر بکەین کە چەند ینی کە نەخۆشەکانمان زۆرتر کە بەر ئەو چەکانە کەوتون خۆیان ناتەبیعی دایک و باوکو ئەوانیان ئەو جیناتانیان تیاماوەتەوە کە زۆرتر احتیمالی توژبوونیان هەیە جێکەلەوە ئیلتیهاباتی ڤایرۆسی بێنیان ئیلتیهاباتێکی زۆر بێت بە تایبەتی هی ڤایرۆسی ئەشکێکی بەکتیایی بە بەڵام زۆرتری ڤایرۆسی ئەمانە وەکو بڵێن وەکو هۆکارێکی لاوەکی ئەبێت بڵێ ڕێنماییتان چییە بۆ دایک و باوکانەی کە منداڵێن هەیە تووشی شێرپەنجە بوون ئەو مناڵانی کە تووشی شێرپەنجە بوون لای ئێمە چۆن ئێمە پێیان ئەڵێن کە چوونەوە ماڵێ با بە شێوەیەک بێ کە زۆر سەردانیان نەکەن بە تایبەتی ئێمە ینی زۆربەی نەخۆشەکانمان ئیلتیهاباتێکی زۆریان تووشە بێ لەبەرەوەی مەناعەیاندا ئەبەزێ خۆڵکی سپیاندا ئەبەزێ خوێنیاندا ئەبەزێ ئەقراسی خوێنیاندا ئەبەزێ مهمترین شت گرنگترین شت لای ئێمە ئەوەیە کە زۆر سەردانیان نەکەن لەبەرەوەی هەتا سەردانیان کەن ئەم کەسە زیاتر تووشی ئیلتیهاباتە بێت کە ئەمە سەبەبێکی گەورەیە بۆ وەفاتکردنی ئەو مناڵانە بەڕاستی ئێمە بە هەموو نەخۆشەکان ئەڵێن کەس خواردنێکی پاک و تەمیز بێت خواردنی دەرەوە بە هیچ شێوەیەک نەخۆن ئەمە مهمترین شتە خواردنی سەر عەرەبانە و ئەمانە زائیدەن ئەوە ینی سەردانیکەریان زۆر نەبێت ئێمە ئاگامان لێ ئەم نەخۆشەکان کە ئەچێتەوە ماڵەوە زۆر خەڵک سەردانی ئەکات کە ئەمە شتێکی زۆر غەڵەتە ئێمە چەند جار پێیان بڵێن ئەبێت جەوێکی ئەوە بە ئەو مناڵە دابینکەن هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەییەوە زۆر ئارام بێتەوە تا بتوانێت ئینشاڵڵا کۆنتڕۆڵی نەخۆشەکەی ئینشاڵڵا دکتۆرگیان بۆ نمونە ئەگەری گواستنەوەی هەیە بۆ نمونە ئایلەیەک چەند مناڵێکانە مناڵێک ئەگەری گواستنەوە هەیە بۆ کەسانی کە لەو ئایلەیە نەخێت بە هیچ شوێک ئەمە نەخۆشیێکی کۆنتیجیەس نییە یان بە کوردی خۆمان بڵێن نەخۆشیێکی متەنەقیل گواستراوە نیە بە هیچ شوێک لە کەسێکەوە بۆ کەسێک تر بە هیچ شوێک ناگوێزرێتەوە زۆر چاکە دکتۆرگیان بەپێی لە چاو ئەوە سیرکەن بۆ نمونە سەردانێکی زۆر هەیە نەخۆشێکی زۆر هەیە کە شێرپەنجان و سەردانی بەشەکەتانەکەن ئایا شوێنەکەتان ئەو بۆ نمونە قاوشی مناڵانی نەخۆشخانەی هیوا ئەو تەقبولی ئەو زۆرەکە ئەو زۆرە نەخۆشانە ئەکات کە لە ناوڕاست و خواروی عێراق و دەوروبەری هەرێمەوە کە سەردانتان دەکەن ئایا جێگانە بێتەوە لێرە شوێنتان هەیەەوە؟ بەڵێ لە پێشێکە ئێمە جێگەمان نەبوو بەڕاستی بەڵام ئێستا لە دوای ئەوەی کە تەعمیر کراوەوە دوای کە شوێنەکە زۆر باش کراوە ئێستا هیچ کێشە وەکو کێشەی داخڵبوونمان نییە هەر نێجار تەبان هەر کێشە ئەبێت بتەوێت یان نەتوێت ئێمە هەر کێشەمان ئەبێت بەس ئەتوانین سەیتەنەمان کردەوە بەسەر وەزعەکە و الحەمدولillah زۆر کێشەمان نییە و نەخۆشەکان زۆر بە شێوەیەکی ڕێک و پێگەڕوات و هیچ کێشەیەکمان نییە سەرکەوتوو بوون زۆر سپاس دەکەین با بزانین لە نەخۆشخانەی هیوادا لە تاقیگەی شیکاری نەخۆشیەکاندا چ جۆرە فەحسێک چ جۆرە شیکاریەک دەکرێت بۆ کەسانێک کە تووشی شێرپەنجە بوون فەرموو لەگەڵمانە بن. ئەزیزان ئێستا لە نێو تاقیگەی نەخۆشخانەی هیواداین لەگەڵ دکتۆرە دێرین ئەحمەددا قسە دەکەین کە پسپۆرە لە نەخۆشەکانی خوێندا. دکتۆرم کاتت باش؟ سپاس. ئەتوانی پێمان بڵێیت چاندنی مۆخ بۆ کێ ئەکرێت چۆنچۆنینە؟ ئەم سنتەرە یەکەم سنتەرە بێ لە کوردستان و لە هەموو عێراقیشە چاندنی مۆخیش بۆ نەخۆشیەکان بە دەرەجەی یەکەم ئەوانەی کە سەرەتانی خوێنیان هەیە ئەم چاندنی مۆخەکرێ غێری ئەوەش بۆ چەند نەخۆشیەکی تریش کە تیومەری یعنی سەرەتانەکان کانسەرەکان بە عام بەڵام بە دەرەجەی یەکەم بۆ سەرەتانەکانی خوێن و چەند سەرەتانی کەشمان هەیە لە مناڵە یان لە گەورەیە کە ئەتوانن بەم طریقەیە عیلاجیکەین غێری سەرەتانەکانیش چەند نەخۆشیێکی مزمن هەیە کە ویراسیە وەکو سەلەسیمیا کە پێویستیان بە زیاتر ئەوەیە کە خوێن وەربگرن 2 هەفتە جارێ 3 هەفتە جارێ کە سەلەسیمیا مەیجەری پێوترێ ئەمەش یەکێکە لە عیلاجەکان بۆ ئەو نەخۆشیانە غێری ئەوەش چەند نەخۆشیێکی کەش هەیە هەر نەخۆشی ویراسیە یان چەند نەخۆشیێکی کەش هەیە عیلاجەکەی هەر بە چاندنی مۆخەکرێت. شایعترین باوترین دکتۆرە باوترین شیکاری چییە لە تاقیگەی نەخۆشخانەی هیوادا ئەکرێت؟ توانیت چەند شیکارێکمان پێ بڵێ کە سپێشاڵ تایبەتمەند بێت؟ یعنی تایبەتمەندی نییە بڵێن ئەو چونکە ئەمە مختبەرێکی گشتیە یعنی نەخۆشەکە احتیمال لە عینەن کاتە پێویستی بە شیکاری بێ بۆ هیماتۆلۆژی بۆ کیمیا یعنی هەموو فەحسەکانی تایە بەڵام وەکو پێشەوەی پێم وتی ئێستا زیاتر ئەو فەحسە تازەکان جێنێتیک و مۆلیکولەرە کە ئەوە بەشێکی تازەیە زۆر ئیستفادەی هەیە بۆ دقیق تەشخیصکردنی نەخۆشیە سەرەتانیەکان لەگەڵ بەشی HLA تایپین
کە بۆ چاندنی مۆخەکە زۆر ئیستفادەی هەیە. بەڵێ کەسێکی دەرەوە کرد نەخۆشی شێرپەنجەشی نەبێ بۆ نوێ ئێوە لە تاقیگەی نەخۆشخانەی هیوادا شیکاری بۆ دەکەن کە سەردانتان کات؟ زیاتر بۆ ئەو نەخۆشانەیە کە لە نەخۆشخانەی هیوا داخل بوون و کۆدیان هەیە.